بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکم سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ وەکو زۆربەی بەرنامەکانی پێشومان دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەری یەکەمان تایبەت دەبێت بە سەردانی 29 مانگی ڕابردوو کە تێیدا شاندێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد. شاندی باڵای هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق دیدار و کۆبنەوەی ساز کرد. ئەو سەردانە لە کاتێکدا بوو کە دەنگۆی هەرە مەزن لە هەرێمی کوردستان پرسی سربەخۆیی پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ بوو. ئایا لە بەرامبەر بەشداریکردنی هەرێمی کوردستان لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ و وەچوونی شاندی هەرێمی کوردستان وەک دەزانرێت لە ماوەی ڕابردوودا چەندین جار شاندی جیاجای هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە، بەڵام دەرەنجامەکە بە شێوەیەک نەبووە کە خەڵکی کوردستان ڕازی بن. ئایا ئەم جارە ئەم سەردانەی شاندی هەرێمی کوردستان دەرەنجامەکانی وەکو پێشوو دەبی؟ ئەگەر وەکو پێشوو نابی لە بەرامبەردا هەرێمی کوردستان دەبێ چی بکە بۆ بەغدا بۆ ئەوی بەغدا لە بەرامبەر کێشە و گرفتەکانی ئابووری هەرێمی کوردستان و پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ و بەشداری پێشمەرگە لەو پرۆسەیەدا چی دەکات؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دکتۆر محەممەد حاجی ڕاوێژکاری سیاسی سەرۆکی هەرێمی کوردستان لە ستۆدیۆی سەنتەری باسی ڕۆژ لەگەڵمان میوانە. دکتۆر محەممەد بەخێربێیت بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس. ئەم سەردانەی شاندی هەرێمی کوردستان لە کاتێکدا بوو کە گەرمترین باسی سربەخۆی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ بوو. بۆچی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد؟ زۆر سپاس. وڵام من پێم وایە بوونی ئەم سەردانانە زۆر ئاساییە بە پێچەوانەوە نەبوونیان یاخود قەتیعکردن لەگەڵ بەغدا و نەبوونی گفتوگە و دیالۆگ لەگەڵ بەغدا نەئاساییە بۆ ئێمە کە هەتاکو ئێستاکە باشووری کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق و خاڵی هاوبەشمان زۆرە لەگەڵ بەغدا هەتا ئێستاکەم. شاندەکە بە قەنەعاتی من کاتەکەی گرنگ بوو وە کاتی خۆشی بوو چوونی ئەم شاندە بۆ بەغدا بە تایبەتیش کە سەرۆکایەتی شاندەکە جەنابی سەرۆک کردی و ئێمە زانین کە جەنابی سەرۆک چ لە ناوخۆی کوردستان و عێراق و ناوچە دنیاشدا کاریزمایەکە کەوا قورسایەکی زۆری هەیە و لە یەکلاییکردنەوە و ڕاگررتنی تەوازن و تێکچوونی تەوازن ئەم پیاوە ڕۆڵێکی گرنگی هەیە. بە قەنەعاتی من سەردانەکە بەرژەوەندی دوولایەنە بوو ینی لەم کاتەی ئێستادا هەم ئێمە پێویستیمان بە بەغدا هەیە و هەم بەغداش پێویستی بە هەرێمی کوردستان و بە خودی جەنابی سەرۆکیش هەیە. لەلایەنی ئێمە دوو پرسی گرنگ هەیە کە ئێستا قسەی لەگەڵ بکەین قسەی لەسەر بکەین لەگەڵ بەغدا. یەکێکیان ئێمە تووشی قەیرانێکی ئابووری هاتینە، قەیرانێکی دارایی هاتینەوە. ئەو قەیرانە ئەو نزیکەی 2 ساڵ زیاترە بەردەوامە و تا ئێستا ئاسۆیەکی زۆر ڕوون و ئاشکرا لە بەرچاومان نییە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. ئەمەش بێگومان دەرکەوتەی دوو هۆکار بوو. هۆکاری یەکەم بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی بەغداوە لە زەمەنی مالیکیەوە. هۆکاری دووەمیشان دابەزینی نرخی نەوت بۆ لە $120ەوە بۆ $40 لە پێشوودا هۆکارەکان باز ینی قەیرانەکانی ئابووری هەرێمی کوردستان و ئەو گرفتانی کە هەرێمی کوردستان پێوەی دەناڵێنێ باسکراوە، بەڵام ئەوەی تازە بێ کە پێویست دەکا شرۆڤەی بکەین لێرەدا قسەی لەسەر بکەین. هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی پێشتر دووپاتی لەوە دەکردەوە کە پرۆسەی سربەخۆیی نزیک بۆتەوە و تەنانەت بازدەوە دەکرا لە ساڵی 2017 و پرسە یەکلایی ببێتەوە، بەڵام لە ماوەیەکی چاوەڕوان نەکرا وەکو دەگوترێ سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ شاندێکی باڵای حیزبە سیاسیەکان کە بەشێکی زۆر بوو سەردانی بەغدا دەکات. لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بە تایبەت مەسعود بارزانی دەستبەرداری پرۆسەی سربەخۆیی بووە لە بەغدا؟ نامە پێچەوانەوە. من خاڵی دومیشتم بێ مەسەر ئەوە، بەڵام جەنابەت پرسیارت کە دەستەکان خۆش بێ. خاڵی دوم ئەوە بوو کە پرسی سربەخۆیی کوردستان ئێمە شتێکە لە بیرمان نەچێت. ئێمە بە درێژایی 95 ساڵی ڕابردوو لە لیکاندنی باشووری هەرێمی کوردستانەوە کە ئەو کاتە ویلایەتی مووسڵی پێدەوترا بە دەوڵەتی عێراقەوە تا ئەمڕۆ ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا هەیە و مشتەرەکاتیشمان لەگەڵ بەغدا زۆرە کە بەشێکین لەم عێراقا. پرۆسەی سربەخۆیی تەنها ئەوە نییە تۆ لە ماڵەکەی خۆت دانیشی یعنی دەوڵەتی سربەخۆ بکەی و حیساب بۆ چواردەوەکەی خۆت نەکەی.
ئێمە بەغدا ژمارەیەکی قورسە لە هاوچێشەکانی ئەم ناوچەیە چ ئێمە بەشێک بین لە عێراق بینەوە چ دەوڵەتی سربەخۆ دروستکەین ئەومانە بین لە چێکا کامەران کە ئێمە سنوورێکی 1000 کیلۆمەتریمان لەگەڵ دەوڵەتی عێراقدا هەیە باشە چ لە عێراق بینەوە ئێمە پێویستمان بە دیالۆگ و گفتوگۆ تەفاهم هەیە لەگەڵ بەغدا و چه هەنگاویش بنێ بەرەو سربەخۆیی ئێمە دەمانەوێت جەنابی سەرۆکیش مەبەستێتی کە پرۆسەی دروستبوونی دەوڵەتی کوردی پرۆسەیەکی ئاشتی خوازانە بێ پرۆسەیەک بێ لە ئەنجامی گفتوگۆ و دیالۆگ و لێکتێگەیشتن لەگەڵ بەغدا پێشەموو کەسێکی تر ئێمە جێبەجێ بکەین هەر ئەوەش بوو کە مەبەستم لەوە بووکەوە ڕۆیشتن بۆ بەغدا ئەم جارە مەسلەی مافی چارەی خۆنووسین بۆ گەلی کوردستان لە باشووری کوردستان لەگەڵ بەرپرسانی بەغدا لە عەبادیەوە تا حیزبە سیاسیەکانی تریش باس کراوە باسی لێوە کراوە ئەوانیش بە سەراحەت و تویانە ئەوەی کە من بزانم ئەمە مافێکی ڕەوای گەلی کوردستانە و دەکرێت قسەی لەسەر بکەین ئەمە تا ئێستا بە سەراحەت قسە لەگەڵ بەغدا نەکراوە ئێمە قسەمان کردووە و تویانە عێراق الموحد بەڵام ئەم جارە مای گفتوگۆیە مای لێک تێگەیشتن و دیالۆگە لەگەڵ بەغدا لەسەر هەرێمی کوردستان دەستبەرداری پرۆژەی سربەخۆی نەبووە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک نەخێر ئەمە من پێم وایە ئەمە هەنگاوێکی گرنگ و زێڕینە لە هەنگاونان بەرەو دەوڵەتی سربەخۆی کوردی لە باشووری کوردستان زۆر باشە بەڵام لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی عێراق حەیدەر عەبادی بە ڕاشکاوی باسییان لەوە کرد کە هەرێمی کوردستان و بەغدا لێک تێگەیشتێکی باشیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی نێوان هەردوولادا باش ئەگەر ئەو کێشە و گرفتانە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بکرێ ئایا بەمانەی ئەوە نایە کە هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقێکی فیدرالی دەمینێتەوە؟ نامن پێم وان نییە پێم وایە هەتا ئەو ڕۆژەی ئێمە بەشێک دەبین لەم عێراق پێویستمان بە تەفاهم بە چارەسەرکردنی کێشەکان هەیە ئەمە نابێتە بەدیلی دەوڵەتی سربەخۆی کوردی پێچەوانەوە ئەمە هەنگاوێکە ڕێخۆشکەرێکە بوونی تەفاهم و دیالۆگ لە نێوان ئێمە و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان دەبێتە ڕێخۆشکەرێک بۆ باسکردن لە دەوڵەتی کوردی و گەیشتن بە دەوڵەتی کوردی من هەمیشە قەنەعاتم وا بووەکەوە ئێمە هەتا ئەو ڕۆژەی کە بەشێکین لە عێراق هەتا دوار ڕۆژیش ئێمە دەبێ دیالۆگ و گفتوگۆ لە بینمان هەبین جا ئەمە ئەم دیالۆگ و گفتوگۆ تێگەیشتنە لەگەڵ بەغدا ئەبێتە پێشینەیەکی باش بۆ دوای دروستبوونی دەوڵەتی کوردیش ئەومان بیر نەچێ ئێمە عێراقێکێکە بێت لە دەوڵەتە هەرە گرنگەکان کە دراوسەی دەوڵەتی کوردی دەبێت لێرەدا و دەبێتە کەناڵێکی گرنگ بۆ پەیوەندی سیاسی لەگەڵ دنیای دەرەوە و دەبێتە کەناڵێکی گرنگ بۆ داهاتی ئابووری و پێشکەوتنی اقتصادی دەوڵەتی کوردی باش ئەمە لە منزوری هەرێمی کوردستانە کە کۆمەڵێک پێداویستی هەیە لە ئێستادا ئابوووریەکەی بە شێوەیەکی خراپ ینی دەگوزارێ پێویستی بە ئابووری عێراقیە بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ینی بەغدا چی لە هەرێمی کوردستان دەوێت بۆچی عێراق ئەوەندە لە خەمی هەرێمی کوردستان بی تەواوی کێشەکانی هەرێمی کوردستان لە مەسلەی ناوچەکێشە لە سەرەکان لە مەسلەی ئابووری هەرێمی کوردستان لە مەسلەی دابینکردنی بودجە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دەبێت چی بۆ بەغدا بکە ینی ئەو ڕێکەوتنە دەبێت شتێک بدەیت شتێک وەرگێک ڕاست دەکەی من ئەگەر ملاحەزەت کرد بێ لە سەرەتای قسەکانم باسمەوە کرد کە ئەم پەیوەندی و ئەم سەردانە و وەکردنەوەی دەرگای گفتوگۆ بۆ بەرژەوەندی هەردوولایە بەغا لە چی پێویستی بە ئێمە هەیە ئێستا لە کاتی ئێستادا یەکەم شت مەسەلەی ئازادکردنی مووسڵە مووسڵ شارێکی گەورەیە لە عێراق و شارێکی استراتیژیشەوە دوا پێگەی بەهێزی تیرۆریستانی داعش لە ناو عێراقدا ئەگەر بێت و مووسڵ ئازاد بکرێت شوێنەکانی تر لەوانەیە هەر لە ڕووی عەسکەریەوە خۆیان سقوط بکەن ئەمریکا لەوە تێگەیشتووە دەوڵەتی عێراق لەوە تێگەیشتووە تورکیا لەوە تێگەیشتووە ئێران لەوە تێگەیشتووە خۆمان لە خۆمان گەیشتووینەکە ئازادکردنی مووسڵ بەبێ هێزی پێشمەرگە و بەبێ هاوکاری هەرێمی کوردستان زۆر ئاستەمە ئەمە یەکێک لە پێداویستەکانی بەغدایە بە هەرێمی کوردستان و بە هێزی پێشمەرگە لە پرۆسەی ئازادکردنی مووسڵ ئێمە ڕۆڵی خۆمان هەبێ ئەمە خاڵی دووەم بانێ شارینەوە حکوومەتی عەبادی خۆی لە قەیراندایە ئێستاکە و حکوومەتی عەبادی خۆی نەشاردەوە لە کۆنگرە ڕۆژنامەوانێکە باسی لەوە کردکەوە هەم لە هەرێمی کوردستان و هەمیش لە بەغدا خەڵکانێک هەنە بۆ تێکدانی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کار دەکەن و دەیانوێ ئیتیجاهی پەیوەندەکان بەرەو عەقارێکی خراپ بەرن
ئەمە بۆعدی زۆرە ئەمە معنای هەیە ئەم قسەیە لە بەغدا ئەمە چەند وەزیرێک کە بووەکەوە متمانیان لێوەرگیراوەتەوە لە پەرلەمانی بەغدا و ناتوانین بیشارینەوە بستا زۆر ڕوون ئاشکرا بۆ کە مالکی گەلەکۆیی دروست دەکات لە بەغدا لە بەرامبەر حکوومەتی عەبادی وەکار بۆ لاوازبوونی بەرەبەری حکوومەتی عەبادی دەکات و دوای بۆ خڵەوشانەوەی دەکات. کەواتە بەو سەردانە ینی ڕێگری کرا لەوەی کە گەلە کۆمەچی لە عەبادی نەکرێت پێویستی بە هەرێمی کوردستان و بەدەنگی کورد و بە ڕۆڵی کووردە. ئەومان بیر نەچێت کە هەرێمی کوردستان ڕاستە هەرێمەکە لە عێراق بەڵام پێگەی تایبەتی خۆی هەیە پێگەی گرنگی خۆی هەیە لە ڕووی ئەقلیمی و دەوڵەتیەوە لە ناوخۆی عێراقیشەوە کە کامرانەوەمان بیر نەچێت لە ڕوخانی ڕژێمی سەدامەوە هەتا ئەمڕۆ هیچ حکوومەتێک لە عێراق دروست نەبوو بەبێ ڕەزامەندی کورد و بەبێ بوونی ڕۆڵی کورد و پێشم وایە لە ئێستا و لە داهاتووشدا هەتایمە بەشێک بین لەو عێراقا ڕۆڵی کورد ڕۆڵێکی گرنگ دەبێت لە پرۆسی سیاسی لە عێراقدا. بەڵام زۆر جار قسە دەکرێت کە ینی وەشار زێباری وەزیری دارایی عێراق بووە لە سەر فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان وەزیر بووە ینی پارتی ئەگەر نەتوانێت بۆ هۆشیار زێباری شتێک بکە چۆن دەتوانێت عەبادی ڕزگار بکە لە پۆستەکەی. ئەمە خۆیەکێک لەو پیلانانە بوو کە ئەوەی کە باز دەکرێت کە بە هاوکاری مالێکی و جەنابی کاگوشاریش نەیشاردەوە وتی ئەمە پیلانگەڕی مالکی بووە لەسەر من و وەلابەر تەنیا مالکی لەگەڵ خەڵکی تریش ئەومان بیر نەچێت کە ئێمە هەچەندە بەشێکی لە عێراق و دۆستمان هەیە لە عێراق بەڵام با ئەوەندە ناحەزیشمان هەیە و شێوازی کارکردنی سیاست لە عێراق و جوڵانەوەی سیاسی ئەومان بیر نەچێت کە پەرلەمانی عێراقی ئەم پەرلەمانە دۆستی بۆ ئێمە تێدایە و ناحەزیشی بۆ ئێمە تێدایە لەوانەیە لە قۆناغی ئێستادا مالکی یاخۆت ئەوانەی کە ناحەزی ئێمە بوونە توانی بێتیان گەلەکۆ یەک دروستکردن بۆ لابردنی کاگوشیار و ئەمە دەرچووکە کە عەبادی خۆی کە لە نیویۆرک بوو ئەو کاتە داوای کردووەکەوە کۆبوونەوەکەی پەرلەمان دوا بخرێ بەڵام بەگوێ ئەویشان نەکردووە بێگومان بەڵام ئەمە مانایەوە نییە تەسبیت بوو یعنی ئەو گەلەکۆیە یاخود ئەو یەکگرتنەی دەنگکار ناو پەرلەمان کە بەرامبەر جەنابی کاگوشیار کراوە وەلابردنەمانەی ئەوەنی ئەمە تەسبیت بوو بە بەردەوامی لە گۆڕاندایە دەکرێت ئێمەش ئیشی لەسە بکەین بۆ ئەوەی بتوانین هاوچۆشەکان سەر جارێکتر دابڕێژنەوە ناو پەرلەمانی عێراقیش. میدیاکانی پارتی ئەو کاتێک کە مالکی نووری مالکی سەردانی پارێزگای سلێمانی کرد میدیاکانی پارتی زۆر بە توندی سەرکۆنەی سەردانی نووری مالکییان کرد بۆ پارێزگای سلێمانی دواترش شاندێکی هاوبەشی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانیش سەردانی بەغدایان کرد لەگەڵ بەرپرسانی عێراق لەوانە نووری مالکی جارێکی دیکە دیدار و کۆبنەوەیان ساز کرد. بۆچی ئەم سەردانە دەکرێت جیاواز بێت لەگەڵ سەردانەکەی شاندی هاوبەشی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان کە لە کاتێکدا ئەوان باسییان لەوە کرد چوونەتە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک موچەی فەرمانبەران بەدەست خستنی مافی ڕەوەی خەڵکی کوردستان. کاکەمەران شتێکی بیرمان نەچێت کە سەردانەکەی جەنابی سەرۆک بە سیفەتی سەرۆکی هەرێمی کوردستان چووە جەنابی جێگری سەرۆکی هەرێمی کوردستانیش کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێزکا کۆسرەت لەگەڵی بوو و کۆمەڵێک بەڕێزیتری لەگە بوو هەر یەکەیان قورسایی و سنگایی خۆیان هەیە لە ساحەی سیاسی عێراق و کوردستاندا. ئەمە خاڵی دووەم نابێ ئەومان نەبیر بچێت کە دروستکردنی بڕیاری سیاسی و مرکزی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان لە هەولێرە لە ینی شوێنەکانی تر مشارکن بەڵام ئەمە مرکزی قەراری هەرێمی کوردستانە و پایتەختی هەرێمی کوردستانە. چوونەکەی مالکی بۆ سلێمانی بە قەنەعاتی من بەشێکی سەردانێکی ئیستفزازی بوو یان ئێستاڕازی و ئیستفزازی بوو بۆ پارتی دیموکراتی کوردستان. ئەگینا ئێمە هەموو لایەک دەزانین کەەوە مالێکی جارەی خۆی ئێستاکە هیچ سیفەتێکی سیاسی نییە. مالێکی چووە بۆ سلێمانی وەکو سەرۆکی حزبی داوا چووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دانیشتۆ کۆبوونەوە لەگەڵیان کردی ئەوەندەی باشکرا ئەوەندەی بەنهێنی بەڵام ئەنجامەکەی چی بوو ئەمە وتمان ئەنجامی نابێت چونکە مالکی خۆی یەکێکە لە هۆکارە گەورەکانی دروستبوونی قەیران لە نێوان هەولێر و بەغدا ئەو پیاوە ناتوانێت چارەسەری بکە بەڵام من پێم وایە ئەو جۆرە سەردانانەش دەکرێت بۆ ڕوو بدا ئێمە ڕازی بین یان ناڕازی بین بەڵام ئەنجامی نابێ. ئەمەی جەنابی سەرۆک پێش هەموو کەس ئەمریکا پشتیوانی لێکرد جۆ بایدن خۆی بە پەیوەندیشتی تەلەفۆنی لەگەڵ جەنابی سەرۆک پشتیوانی خۆی دەربڕی بوو بۆ سەردانەکەی و هیوای خواستکەوە ئەنجامی باشی هەبێ. من پێم وایە چۆن وتم مرکزی قەرار لە هەولێرە
و بڕیارەکانیش لە هەولێر دەدرێ و ڕێکەوتنیش لەگەڵ بەغدا لە هەولێرەوە دەکرێت. لە چوارچەوەی سەردانەکەدا دیارە زۆرینەی خەڵکی کوردستان ئەو سەردانیان بە باش لێکداوەتەوە لەگەڵ ئەوە بوونە کە بە تایبەت لەو شاندەدا نوێنەرانی حەزب و لایەنە سیاسەکان زۆرینەیان لەگەڵدا بوونە. بەڵام لە شاندەکەی یاوەری سەرۆکی هەرێمی کوردستاندا بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی بەشدار نەبوونە. هۆکارەکە چی بووە؟ ئایا لە ئەساسدا ئێوە وەکو پارتی نەتان ویستوە ئەوان بەشداری بکەن؟ من وا بزانم بە کۆمەڵی ئیسلامی وتراوە کە بەشدار بێت لە بەجەناوی مامۆستا عەلی باپیر وتراوە کە بەشدار بێت وەفتەکە دیارە خۆیان پێیان باش نەبووە. باوەڕ ناکەم بە بزوتنەوەی گۆڕان وترا بێت چونکە بزوتنەوەی گۆڕان قەتیعی تقریباً قەتیعی پرۆسی سیاسی کردووە، هیچ ناقەتیعی تەواوی کردووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و هیچ جۆرە گفتوگۆ و لێک تێگەیشتنێک لەگەڵ بزوتنەوەی گۆڕان نییە ئێستاکە و بانەشی شارینەوە بزوتنەوەی گۆڕان دان بە پێگەی سیاسی و شەرعی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دانانێ چۆن دەتوانێت بێ بەشداری بێ لەوە دەکە جەنابی بەڵام یەکگرتووی ئیسلامیش لە میدیاکانی ناوی سەرۆک مەسعود بارزانی وەکو سەرۆک هەرێمی کوردستان ناو ناهێنن، بەڵام ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی یاوەری شاندی سەرۆکی هەرێم. ڕاستە سیاسەتی ئەوانە جیاوازە، سیاسەتی یەکگرتووی ئیسلامی ئێمە هەمومان دەزانین سیاسەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سیاسەتێکی متەوازنترە لە بزوتنەوەی گۆڕان و ئەوان ڕاستە وتویانە قسەیان کردووە لەسەر پێگەی جەنابی سەرۆک وەکو سەرۆکی هەرێمی کوردستان، بەڵام لە هەمان کاتیشدا وتویانە بە ئەمری واقع جەنابی کاک مەسعود ئێستاکە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئیش و کارەکانی خۆی ڕای دەکا، کەواتە بە پێگەی جەنابی سەرۆک لە ڕووی واقعەوە ڕازیە یەکگرتووی ئیسلامی لە کوردستان لەبەرەوە بەشداریشیان کردو مامۆستا سەلاح الدینیش پێگەی خۆی هەیە بێگومان ئەندای مەجلس الحوکم بە کاتی خۆی لە بەغدا وم پێم وایە گرنگی خۆی هەبوو و ئەم وەفتە گرنگێکی زۆری هەبوو بۆ. باش هەردوولا باسییانەوە کرد کە سەردانەکە سەرکەوتوو بووە بەڵام ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێی چارەسەر دەکا، چاوەڕێی گەڕانەوەی موچە دەکا، بودجەی هەرێمی کوردستان دەکا. ینی داهاتوو چۆن دەبێ؟ کەی شاندی حکوومەت کە باسی لێوە دەکرێت شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکا و لە بەغداوە شاندی دیکە سەردانی هەرێمی کوردستان دەکات، بەڵام کلیلی چارەسەر کەی دەبێت؟ ئەزانی چۆنەکە کامران، ینی من پێداگری لەسەرەوە دەکەم کەوا سەردانەکەم سەردانێکی گرنگ بوو، بەڵام مانای ئەوە نییە هەرچی کێشە هەیە چارەسەر بێ. ئەومە بینەچێت کە حکوومەتی عێراقی ئێستا خۆی لە قەیرانێکی دارایی گەورەدایە، بەڵام ئەمڕۆ عەبادی کۆمەڵێک بڕیاری دەرکرد بۆ باشترکردنی بژێوی فەرمانبەرانی دەوڵەتی عێراق. زۆر باشە پێما خۆشە گەروا بێ ئەو تەفاهمە باشتر دەبێ ئەو کاتە لە نێوان ئێمە و ئەواندا. من خۆم چاوەڕێ دەکەم بەڕاستی هەندێک کۆمەکی دارایی یاخۆت شتێک وەکو بودجە یان وەکو یارمەتی بۆ هەرێمی کوردستان بنێردرێ، بەڵام حەز ناکەم مبالغەی تیا بکەم. من پێم وانە ئەم سەردانەش چ ئێستا لە توانای حکوومەتەکەی عەبادی دابێ بتوانێ بودجێ هەرێمی کوردستان بە تەواوی بنێرێ. عەبادی پێش سەردانی شاندی هەرێم بەڕاشکاوی باسی لەوە کرد کە ئەوان ئامادەنە موچەی فەرمانبەران و لە سەدا حەڤدەی هەرێمی کوردستان بنێرن لە کاتێکدا هەرێمی کوردستان ینی ئامادە بێ هەناردەکردنی نەوت ڕادستی کۆمپانیە سۆمۆ بکات. بە پێی وتەکانی بارزانی و عەبادی لێک تێگەیشتنێکی باشکراوە، تەنانەت شاندی حکوومەتیش بۆ ئەوە دەچێتە بەغدا کە ینی نوقتە لەسەر وشەکاندا بن. من پێم وایە گرنگە ئەم مەسەلەیە، ینی ئەگەر ئەم مەسەلەیە حکوومەتی عێراقی و عەبادی ڕازی بێ بەوەی ئێستاکە بودجێ هەرێمی کوردستان وەکو خۆی بەشی لە سەدا حەڤدەکەمان بۆ بنێرێ بەرامبەر ئەوەی کە نفتی هەرێمی کوردستان بە معلوماتی حکوومەتی بەغدا و بە تەنانەت بە بەشێک لە سەرپەرشتیکردنی ئەوانیش بە کۆدەنگی و بە هاوکاری لەگەڵ هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان بنێردرێ و بەرامبەر ئەوە لە سەدا حەڤدەی خۆمان ئێمە لە عێراق وەرگرین. من پێم وایە هیچ نەبێ بۆ قۆناغی ئێستامان زۆر گرنگە و من هیوادارم ئەو پرۆسەی سەرکەوتوو بێ، هەرچەندە گفتوگۆ و وردەکاری زۆریشی ماوە، چونکە ئەومان بیر نەچێ ئێمە لە ڕابردوو چەندەها جاریتر باسی ئەو مەسەلەی نەوت فرۆشتن کراوە و لە بەرامبەر بودجەی هەرێمی کوردستان بێ بۆ هەرێمی کوردستان. من ڕەشبین نیم لە نەتیجەی وەکو شەخص باز دەکەی یاخود زانیاریت لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان دەستکەوتووە کە ئێوە گەشتبین نین. نه من ناڵێم گەشتبین نیمە، ئەڵێ من ڕەشبین نیم لەو مەسەلەیەدا، من گەشتبینم، بەڵام لە هەمان کاتیشدا پێم وانە
بتوانێت کێشەکان لە ڕێگوڕیشەوە چارەسەر. باش زۆر قسە لەسەر ئەوە کرا کە هەردوو لا لێک تێگەیشتنی باشیان هەبوو لەسەر چارەسەرکردنی پرسەکان با خەڵک بیزانێ یعنی شاندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەسەر چی ڕێکەوتون لەسەر چی یعنی لەسەر چ کێشە گەیشتن بە چارەسەر مەبدەئیەن وەکو باسی دەوە خۆی مەبدەئیەن ئەو برادرانەی کە لە وەفدەکەدا بوونە بێگومان هەمویان دانیشتونە لە قسەکردن و لە گفتوگۆکاندا من هیوادارم کە لە زۆربەی حزبەکانی تیا ئەوانش قسە بکەن و بۆ خەڵکی کوردستان شتێک ڕوونکەنەوە من خۆ مندامی وەفدەکە نەبوومە لە ڕاستیدا پێت بڵێم ئەوەی کە زانیاری مۆگرتووە لە برادرانی تر زانیەکانمان پێگەیشتووە کە لە وەفدەکەدا بوونە و ئاگادار بوونە لە مەسەلەکاندا بەڵام هەموو دەکاری دانیشتن و مفاوەزات و دیالۆجیش کامەران لەسەر تەلەڤیزیۆن باز ناکرێ حقیقەتەن بەتایبەتی ئەمە شکاندنی زوقمی ئەو زوقمە بوو کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا هەبوو لە چەند ساڵی ڕابردوو ئەمە هەنگاوی یەکەمە بەڵام هەنگاوەکانی تر چوونی وەفدی ئێمە بۆ بەغدای حکوومەتی هەرێمی کوردستان و هاتنی ئەوان و ئەمە وردەکاری زۆری تێ باش باسە لەوە کرد کە ینی پێویست ناکە هەموو شتێک بۆ میدیا باز بکرێت بەڵام هەر جارێک کە سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردبێت دواتر کە گەڕاوەتەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ساز کردو و باسی لەوە کردووە کە لەگەڵ بەغدا گەیشتونەتە چێندەر بۆچی تەنانەت بەیاننامەیەکیش دەبارەی سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڵاو نەکراوەتەوە ینی بینیمان حزبی سۆسیالیستی کوردستان هەروەها سکرتێری دووەمی یەکێتی نیشتیمانی کوردستان کاکۆسرەت بەیاننامەی بڵاو کردەوە بۆچی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێدەنگ بوو لەو پرسەدا من پێم وایە ئەو مەسەلە بەوە دەگەڕێتەوە کە جەنابی سەرۆک خۆی لەگەڵ بەڕێز عەبادی کۆنگرەی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و قسەیان لەسەر ئەوە کرد کەوا گەیشتونەتە تەفاهوم و گەیشتونەتە کۆمەڵێک حلول بۆ کێشەکان کە دەکرێت بەردەوام بین لەسەری یعنی من پێم وایە جەنابی سەرۆکە تاکو نەگاتە ئەنجامێکی باش لە مەسەلەکاندەوە دڵنیان نەبێ لەسەر کەوتنی کۆمەڵێک لەو پرسانێکەوە گفتوگویان لەسەر کراوە بە ئاسانی مژدە بە خەڵک نادا باش هەر جارێک شاندی هەرێم چۆ بێتە بەغدا بەڵام زۆر جار دەرەنجامەکانی بە پێچەوانەی ویستی خەڵکی کوردستان بووە چ گرنگتێک هەیە بۆ هەرێمی کوردستان ئەم سەردان لەم سەردانەدا دەرەنجامەکەی وەک پێویست بێت وەڵی هەرۆک وتم من پێم وایە بەرژەوەندی دوولایەنە هەیە ئەم جارانی پێش و من پێم وایە بریتە بۆ لەوەی کە هەرێمی کوردستان شاندی ئێمە چۆ بۆ بەغدا و داوای لەوە کردووەکەوە ئێمە قەیرانی داراییمان هەیە خۆ هەندێک کێشەمان هەیە حکوومەتی عێراقی پێویستە بێ بۆ هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنیان بەڵام ئەم جارە هەروەکو وتم چۆن ئێمە لە دوو خاڵ وەفدەکەی ئێمە لە پرسی سەربەخۆیی پرسی قەیرانی دارایی چۆ بۆ بەغدا و پێویستمان بە بەغدایە بەغداش بە هەمان شێوە لە پرسی ئازادکردنی مووسڵ و لە پرسی پشتیوانیکردنی حکوومەتەکەی عەبادی پێویستی بە ئێمەیە من پێم وایە لەو ڕوانگەیەوە من ئەتوانم بڵێم من ئیجابیات دەبینم لە ئەنجامی سەردانی ئەو وەفدە و لە گفتوگۆکانی داهاتوودا ئینشاءڵڵا لەم زوانە دەست پێ دەکا بەڵام ئەگەر بڕین گەرنتی سیاسی 100% هەیە بۆ سەرکەوتنی چوونی ئەم وەفدە و دیالۆگ ئەم جارە من پێم وایەوە شتێکی وەلە نییە باش زۆر جار دەگوترێت کە ئەمریکا فشاری خستۆتە سەر هەرێمی کوردستان کە لە بەغداوە نزیک بێتەوە و دەستبەرداری پرۆژەی سربەخۆیی بێت تەنانەت تارانیش بە شێوەیەک لە شێوەکان شاری خستۆتە سەر حکوومەتی عەبادی لەوەی داواکاریەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکە لە بری سربەخۆیی سیستەمی کۆنفیدرالی ئەمجارە بە شێوەیەکی دیکە تا قۆناغێکی دیکە لەگەڵ بەغدا بەیەکەوە پەیڕەوی بکەن ئایا سەردانی شاندی هەرێم لە ژێر فشاری ئەمریکا بووە؟ نەخێر بن پێم وانێ لە ژێر فشاری ئەمریکا بوو بێ وە پێشم وانە ئەمریکا داوای لە هەرێمی کوردستان کرد بێکەوە پاشگەز بێتەوە لە پرسی سەربەخۆی و دەوڵاتی کوردی بەڵام ئەوان پێیان وایە ئەمریکیەکان پێیان وایەکەوە ئێمە بەشێکی لە عێراقە تا ئێستاکە و کێشەکانمان لەگەڵ بەغدا دەبێت بە دیالۆگ چارەسەر بکەین و ئەوەش بزانین کە ئەمریکا قوربانێکی یەکجار زۆری داوە لە عێراق و لە پرۆسی ئازادبوونی عێراق و لە ڕاستەرێکردنی پرۆسی سیاسی لە عێراقدا لەبەرەوە بەڕاستی هەرچەندی کێشە لە عێراق کەم بێتەوە بۆ ئەمریکیەکان قازانجە بە تایبەتی ئێستا کە بەرەو هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا دەڕۆین دیموکراتەکان بەڕاستی دایانەوە دەستکەوتێکیان هەبێ کە بە خەڵکی ئەمریکای نیشاندن لە ئەمن و ئاسایش لە ئێستەقرار و تەنانەت مەسەلەی ئازادکردنی مووسڵیش کە ئەمریکیەکان پەلەی لێ دەکەن بەشێکی بۆ ئەوەیە کەوا بێتە دەستکەوتێکی ئینتیخابی بۆ کلینتن و بۆ دیموکراتەکان
باش قسە زۆر لەسەرەوە ئەوە هەیە کە شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکە ئەوە دوا پرسیارم دەبێ ئایا پێت وایە ینی بەم نزیکانە کلیلی چارەسەر بۆ قەیرانی ئابووری بۆ پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا جێبیست ببین؟ وڵایکا کامرە ناتوانم ئەو مژدەیە بدەم بەڕاستی من هیوادارم هەروەکو تاکێکی ئەم وڵاتی خۆمان و من هیوادارم کە بە زووترین کات دیالۆگکە بگاتە دەرەنجامی باش و پەلە بکرێت لە ناردنی بودجە یاخود هاوکاری بۆ هەرێمی کوردستان تا حکوومەتی هەرێمی کوردستانیش بەتایبەتی کە لەم قەیرانەی ئێستادایە بتوانێت شتێک چارەسەر بکاوە بتوانێت دڵی خەڵک خۆش بکە. بەڵام دوای 3 ساڵ 5 ساڵ لە نەچوونی مەسعود بارزانی بۆ بەغدا کە زۆر جار میدیاکانی عراقی باسییان لەوە دەکرد کە سەردانی مەسعود بارزانی زۆر گرینگە دەکرێت مەسعود بارزانی چوبێتە بەغدا بەبێ ئەوەی کە ینی شتێک نەبێتن مژدەیەک نەبێت بۆ خەڵکی کوردستان. من پێم وایە سەردانەکەی جەنابی سەرۆک وە خۆی وە چوونی جەنابی سەرۆک خۆڕایی نەبووە. حقیقەتەن من پێم وایە دەرەنجامی دەبێ و دەرەنجامەکانی ئیجابی دەبن بۆ قۆناغی داهاتوو. زۆر باش ئینشاڵڵا سەرکەوتوش دەبینەوە. دکتۆر محەممەد حاجی ڕاوشکاری سیاسی سەرۆکی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵ بۆیەوەش. بینەرانی بەڕێز کاتی ئەوە هاتووە بچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین. بینەرانی بەڕێز جارێکی دیکە سڵاوتان لێبێت باسی ڕۆژ بەردەوام دەبێت تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ وەکو دەزانرێ ژمارەی زۆر لە فەرماندە سەربازیەکانی هێزەکانی ئەمریکا، فەرماندە سەربازیەکانی عراق، تەنانەت فەرماندە سەربازیەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستانیش باس دەوە دەکەن کە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ نزیک بۆتەوە و تەواوی پلانی سەربازی بۆ ڕزگارکردنی پارێزگای مووسڵ کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە ماوەکی نزیکی داهاتوودا ئەو پرۆسەیە دەست پێ دەکات. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە ئەنوەری حاجە عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڕێز ئەنوەری حاجە عوسمان بەخێر بیت بۆ باسی ڕۆژ. دەگوترێت هەموو شتێک تەواو بووە، هەم ڕێکەوتنی سیاسی هەم پلانی سەربازیش بۆ ڕزگارکردنی پرۆسەی ڕزگارکردنی پارێزگای مووسڵ نینەوە لە دەستی داعش تەواو بوو. ئەمە هەتا چەند ڕاستە؟ دیارە ئەمێ لێرەوە سڵاو بۆ هێزی پێشمەرگە بنێرم ئەوانەی کە ئێستا دوور لە کەسوکار و ماڵ و منداڵیان لە سەنگەرەکانی پێشۆن و ئێمەش لێرە بە ئەمەنەوە ئەخەوین. معلومی بەڕێستانە کا کامەران شەڕی ترۆریستان بە درێژایی ئەو 2 ساڵە هێزی پێشمەرگەی کوردستان سەلمان بیان بۆ هەموو جیهان و بۆ هەموو شەڕکەرەکانی جیهان واتە وەزارەتی بەرگریەکانی عالەم کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی نەبەزەوە هێزێکە کە بە دڵنیای و دژمنەکانی تێگەشکێنێ. سوپاس بۆخوا و بۆ خوێنی پێشمەرگە توانیمان سەتانەوەتی گرێوی شەڕەکەمان بردوێتەوە دژمنمان لە ئەرزەکان وەدەر ناوە ئەوەی کە ماوە لێرە لەوێ چەند جێگایەکی کوردستانی ماوەکە هێزی پێشمەرگە ئەو شوێنانیشان لە دەست دەربێنێەوە ئەو ئەرزە کوردستانیانە ئەو گوندە کوردستانیانە ئەو شارە کوردستانیانە هەموو بگەڕێتەوە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. ئەمە بۆ خۆی هەر لە بیدایەتەوە گرێوی بەرگری و شەڕکردنی هێزی پێشمەرگەی کوردستان. باش ئێستا ئەوە پلان و نەخشەی مووسڵ نزیک بووتەوە. بێگومان ئاگاشتان لەو وەفدە عەسکەرییانەی جیهان بووە ئەو وەزارەتی بەرگری جیهانی کە لەو فترەیە گەرمتر و زۆرتر سەردانی هەولێر و لای سەرۆکی هەرێمە فەرماندەی گشتی هێزی چەکدارەکانیان کردووە. دەتوانین بڵێن پرسەکاتۆتە سەر پلان و کاتی شەڕەکە و بە تەواوی دەرکردنی تیرۆریستان لە عێراق و لە ناوچەکە باش و بە تایبەتی لە مووسڵ. ئێمە باس لە پلانی سەربازی ناکەین، نامانەوە نێنیەکانی سەربازی ئاشکرا بکەین، بەڵام زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێ
کە هەرێمی کوردستان پێشمەرگە و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەگەڵ ئەمریکا بەبێ ڕێکەوتنی سیاسی پێشمەرگە بەشداری لە پرۆسەکەدا دەکات بە ناچاری واتە بە ناچاری هەرێمی کوردستان ناچارە پێشمەرگە بنێری بۆ پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ بەبێ ئەوەی هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ بەغدا بێ تەنان لەگەڵ واشنگتۆنیش هەبێ. وڵا کاک ئامەرە منەوەنە بەڕاستی بەتوندی ڕەدەکەمەوە. ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان لەژێر چەتری سیاسی و سیاسەتا ئێمە هێزەکەمان ڕێکخراوە واتە بەبێ هەنگاوی سیاسی هەرێمی کوردستان و بەبێ هەنگاوی و فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان نەهنگاومان ناوە لە ڕابردوونە لە ئایندەش هەنگاو ئەنین بەڵام ئەومان لەبیر نەچێ کاک ئەمە جگەلەوە ئەوە کەلیمە من زیاتر بە هینە حەزانی کورد و هێزی پێشمەرگەی ئەزانم هێزی پێشمەرگە بەو پەڕی منەزەمیەوە لە ژێر چەتری سیاسەتی ڕاست و دروستی قیادەی سیاسیە بەرنامەی خۆی داناوە و لە بیدایەتی شەوتومانە ترۆریستان لە هەر جێگەیەک هەبن ئێمە مەجال هەبێت دەچین دەریان دەپەڕێت. مەبەستم لە ڕێکەوتنی سیاسی نێوخۆی نێوماڵی کورد نییە و دیارە کە سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەی گشتهێزە چەکدارەکانی پێشمەرگەی کوردستانە. قسە لەسەر ئەوەیە کە هەولێر لەگەڵ بەغدا ڕێکەوتنی سیاسی نییە. بۆچی ڕێکەوتنی سیاسی نییە؟ بۆ نمونە پێشمەرگە یەکێک لە دروشمەکانی ئەوەیە هەر ناوچەیەکە بە خوێن ئازاد بکرێت لەو شوێنانە ناخشێتەوە. چونە ژوورەوەی پێشمەرگە بۆ نێو پارێزگای مووسڵ بە چ شێوەیەک دەبێت؟ ئایا ئێوە ڕێکەوتنێک هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا؟ بەڵێ معلومی بەڕێستە کە هێزی پێشمەرگەی کوردستان ناحەزانی کوردیا هێزی پێشمەرگە بیانوێ نەیانەوێ هیچ سەرکەوتنێک لەو ناوچە بەبێ هێزی پێشمەرگە و لە مووسڵ بەبێ هێزی پێشمەرگە نەپلانەکە سەرەگرێن نەئیشتوان سەرکەون واتە ئامانجەکان پێ ناپێکرێت. هێزی پێشمەرگە تەنسیقێکی باشی هەیە ئێستا هەم لەگەڵ ئەمریکا و هەم لەگەڵ سوپای عێراق و ئومێدەکەم باشتریش بێت چکە ئامانجی هەم ئێمە هەم بەغدا و هەم ئەمریکا ئەوەیە کە ترۆریستان لە مووسڵ دەربکەین و لە ناوچەکە با کولی دەریان بکەین. بەڵێ تەنسیقاتی زۆر مەزبوط هەیە لە بین هێزی پێشمەرگە و سوپای عێراق و هێزەکانی ئەمریکا و فترێکی زۆریشە کاری بۆ ئەکرێ و بمانێ و نەمانەوێت کاک ئامەران ینی گرتنەوەی مووسڵ بەبێ هێزی پێشمەرگە ناکرێ و ناژبێت چونکە ئەگەر ئێستا جەنابە سیرکەی بەشی شێری دەواازەکانی تێکشکانی ترۆرستان لە دەست هێزی پێشمەرگەیە و لە هەر سێ لای ڕئیسی هەم لە خەتی مووسڵ هەولێر خەتی ڕئیسی گوێر مووسڵ و دهۆک مووسڵ و شنگار مووسڵ و دەتوانە بەڵاگەر تەماشاکەی بەشی شێری شوێنە ڕئیسیەکان و شوێنە ئەساسیەکان هێزی پێشمەرگە ئازادی کردو لە دەست هێزی پێشمەرگەیە کەواتە دەبێت لێرەوە دەست پێ بکەیت لەگەڵ ئەمریکا بێ لەگەڵ عێراق بێت دەبێت بەبێ پرس و ڕاو بەبێ هەماهەنگی زۆر باش کوردستان نابێت. زۆر باش بەڕێستان لە زۆربەی کۆبنەوەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ شاندەکانی وەزارەتی بەرگری وڵاتان کە لەو ماوەی ڕابردوودا کۆمەڵێک شاندی وەزارەتی بەرگری وڵاتان سەردانی هەرێمی کوردستانیان کرد ئێوە بەشدار بوون لە نێو کۆبنەوەکەدا. دیارە ئاگادارن زانیاریتان هەیە ئەو شوێنانەی کە هێزی پێشمەرگە ئەرکی پێدەست پێردرێ پاش ڕزگارکردنی ئایا پێشمەرگە دەکشێتەوە یاخود لەو شوێنانە دەمینێنەوە؟ کاک ئامەران ئەگەر جەنابەت بە کولەن هەموو جارێک ئێمە لە هەموو وەفدەکان و بە تایبەتی لەگەڵ سوپای عێراق و سوپای ئەمریکا کە وەفدەکانی عسکەری ئێمە دادەنیشن جەنابی سەرۆک کەلیمەی هەبووە و بەرنامەی ئازادکردنی مووسڵی هەبووە. جگەلەوە بەرنامەی ئازادکردنی مووسڵ لە ئایندە کۆمەڵێ بابەتی سیاسی و مەزهەبی و شیعە و سونە هەیە ئەمانە ئەوە دەیەڵینەوە بۆ قیادەی سیاسی عێراق و هەم قیادەی سیاسی ئێمە و ئەمریکا ئەوەی لەسەر ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان پلان و نەخشە عەسکەریەکەیە
لە بیدایەت چۆن ئازادیەکەین و پاشانیش شروتەکان چییە وازەحە سیاسەتی کورد بەگشتی و بە تایبەتی بەرنمەکانی جەناوی کاک مەسعود ئەوەیە کە ئێمە تاکوێ ئەمریکا و عێراق پێویستیانە هێزی پێشمەرگە هاوکار بێت و ئێمەش تاکوێ شروتمان هەیە تاکوێ ئەرزی کورد ماوە هی ئێمەوێ دەبێت هێزی پێشمەرگە ئازادی کەین بۆ هەتایە کە لە دەست هێزی پێشمەرگەی کوردستان زۆر باش واتە ئێمە وەک هێزی پێشمەرگەی کوردستان یەکەم ئەو ئەرزانەی هی کووردە لە هەر گۆشەیەکی مووسڵ بێ و لە هەر گۆشەیەکی خانەقین و کەرکک بێ ئێمە ئازادیەکەین کە ئازادیشمان کرد ئەوە سیاسەتی ڕاستەقینەی و ئەوە ئامانجی میلەتی ئێمێ دەبێ هێزی پێشمەرگە دەبێت ئەوە بۆ هەتایی سەنگەری خۆی لێ قایمکە و بمێنێتەوە و ئومێدەکەم ئەو کاتێک ڕۆڕ مناقەشە و داخوازی گەورە نەبینەوە وەکو هێزی پێشمەرگە چونکە من بە دڵنیاییوە زانم هێزی پێشمەرگە هەر شوێنێک هەر گوندێک هەر گردێک هی کورد بێ ئازادیکە لێ ناگەڕێتەوە بەڵێ پێشتر باستان لەوە دەکرد زێدەتر بەشداری پێشمەرگە وەکو هێزی پشتیوانی دەبێت بۆ سوپای عێراق و هاوکاری سوپای عێراقی دەکات بەڵام ئێستا ینی لەملا لەولا گوێبیستی ئەوە دەبین کە ڕۆلی سەرەکی ڕزگارکردنی مووسڵ پێشمەرگە دەیبینێ ئەمە هەتا چەند ڕاست ئاخر وتمان ینی بیدایە دەژوتم کە ئەڵێن مووسڵ دوو بابەتە یەکیان مووسڵ هێشتا ئەرزی کورد ماوە لە دەوروبەری مووسڵ و لە چەندگەڕێکێکی مووسڵ کە هی ئێمن پێشمەرگە دەچێتە و گەڕەکە بە تاکید ئەو شوێنانەی کە ئەرزی کورد بێ گوندی کورد بێ بە تاکید هێزی پێشمەرگە تەنانەت لە ناو پارێزگای مووسڵیش ئاخر خۆ ئەوە دیارە اتفاقەکە وایە کە ئەو شوێنانەی ئەرزی ئێمەیە دەبێت ئەوە لە ڕووی خەریتەوە ئەوانە جوڵافیەوە تەماشای ئەو بابەتەکەین بە تاکی دەر شوێنە ئەرزی کورد بێ پێشمەرگە دەچێت و لێشی ناکشێتەوە و هەرش بە کولەن ئێمە باسی ئازادکردنی شاری مووسڵیشکەین بە تاکید ئێمە ترۆرستان لە هەر شوێنێکی مووسڵ بن ئەگەر سوپای عێراق و ئەمریکا پێویست بکە بە ئێمە بەدڵنێ ئێمە هاوکارە بین بۆ لێدان و کوشتن و دەرپەڕاندنی ترۆرستانی داعش باش من نامەوێت بێمە سەر شێوازی ئۆپراسیۆنەکە بەڵام پێم باشە هەندێک پرسیاری گشتی هەیە لەوانێ لەلایەن خەڵکی کوردستانەوە جێگای پرسیار بێت بۆ نمونە زۆر جار باز لە حەشدی شابی دەکرێت بەشداری لەو پرۆسەیەدا بکە لە کاتێکدا پەیوەندیەکانی هێزی پێشمەرگە لەگەڵ حەشدی شابی لە هەندێک ناوچەدا ینی باش نییە ئایا ئەو میحوەرانەی کە هێزی پێشمەرگە تێیدا وەکو دەگوترێت 5 ڕێگای سەرەکی لە دەستی هێزی پێشمەرگەی کوردستاندا ئەمە شان بەشانی حەشدی شابی هێرش دەکرێت یاخود سەنگەری پێشمەرگە بە هیچ شێوەیەکی هیچ هێزێکی عێراقی تێیدا بەشداری ناکە کاکامەلان مەسەلە حەشدی شعبی و ما حەشدی شعبی ئێمە دوو بابەتی زۆر گرنگمان یەکێکیان وتمان دەبێت ئەوەی کە ئێمە لە کۆبوونەوەکان گوێمان لێ جەنابی سەرۆک پێداگیری لە زەمانەتێکەکە بۆ ئەوەی کە گیانی خەڵکی دانیشتووی مووسڵ پارێزراو بێت و وتمان ترۆرستان مردن کەمە بۆیان بەڵام ئەو خەڵکەی لە مووسڵ هەمی ترۆریست نییە ئەوە بابەتێکە و مەسەلەی حەشدی شعبی پێم وایە ئەوە ڕێی ئەمریکەکانە و ڕێی قیادەی سیاسی کوردەوە داوای هەموو ڕێز عەشایەرەکانی عەرەبە و داوای بەشێکی زۆری خەڵکی بەغاش و حکوومەتی عێراقیشە کە دەبێت کاریسەیەک دروست نەکرێت ترۆرستان لەوێ دەربکرێن بەڵام هێزێک بچێتە ئەو ناوچەیە ئەو ناوچەیە تێک بدات کەواتە مەترسی هەیە لەوەی حەشدی شابی ئەگەر بچێتە پارێزگای مووسڵ گرفتی کوشتن بڕین ڕابردوومان بینی لە فەلوجە لە ئەنبار بەڵام ئەمە من پێم وایە گەڕێتەوە بۆ ئەو سەرپەرشیکردنەی سوپای ئەمریکا و سیاسەتی ئەمریکا کە ئایا تاکوێ حەشدی شعبی بەشداری هێرشەکەیەکەن و ئایا بەشداریەکەیان تاکوێ دەبێ و کێ قیادەی ئەو بابەتەیەکە و زەمانەت چیە بۆ پاراستنی گیان و سەر و ماڵی خەڵکی مووسڵ و خەڵکی شوێنەکانی تری مووسڵ و دەوروبەری بەشداری حەشدی شابی بە باش دەزانن پێتان وایە یعنی سوپای عێراق لە ئاستێکدا بێ بەبێ حەشدی شابی تەنیا بە هاوکاری هێزی پێشمەرگە بتوانێت پارێزگای نینەوە لە دەستی داعش ڕزگار بکە
خۆی ئەگە جەناب تەماشاکەی مەسەلەی مووسڵ هەچەند ئەوەندە باسی مووسڵ کراوە بڕوا بکە ئەوڕۆ لەسەر تەکلیفی جەنابتان نەبووە مۆزوعی مووسڵ من نەهاتم چکە ڕاستەکەی مووسڵ بووە بە نان و ئاوی هەموو ئێوارێکی ئیخبارەکانی جیهان و عێراق بەڵام پێدوانیە گرنگبی هەم گرنگە بەڵام باوەڕ بکە ئەوەندەش باسی لێکرێت نازانم خەریکە قورستر بێت لە توانای تیرۆریستان بەرەو تێکشکان و داڕمان و ئەڕۆن بەڵێ بە تاکید وەکو ڕای من وایە بەبێ حەشدی شعبیش مووسڵ دەتوانرێت ئازاد بکرێت. باش تۆ باس دەوە دەکەی کە تیرۆریستان بەرەو داڕمان و تێکشکان دەچن ینی لە قسەکان جێبیستیەوە دەبم تەمەنی ڕزگارکردنی مووسڵ کورد بێ کورد بێت بەڵێ ینی قۆناغی ئۆپراسسیۆنەکە کورد بێت داعش تێک بشکێ و بە ماوەکی کەمدا پارێزگای مووسڵ بەجێ بهێنن. وڵا کاکامەران ئەوەی ئێمە زیاتر بابەتە عسکەریەکە قسەی لێ بکەین بێگومان هێزی پێرمەگەی کوردستان هێزێکە ڕاستە خوێنێکی زۆرمان داوە بەڵام پێمان وایە ئەم هێزەی ترۆریستان کەیسە لە مووسڵن ناتوانن بەرگریەکی مان و نەمان لە شاری لە مووسڵ و لە دەوروبەریکەن و لە 1 بۆ 1000 بە تێکشکاویان نەزانم و تێگەشکێن و مووسڵ بەجێڕن بەڵگەتان بەڵام ماوە تۆ کات و ساعتی سفر و نەخشەکە و کات و ساتی بڕیاری سوپای ئەمریکا و سوپای عێراق و سەرکردایەتی ئێمە بۆ دەستپێکردنی نەخشە و بەرنامەکە زۆر باش جارێکی تر من تاکی دەکەمەوە ڕەنگە بەشداری حەشدی شەعبی بەسرا بێت و بە سیاسەتی ئەمریکا و عێراق ئەمریکا و عێراق ناوچەکە چکە ئێمە وەکو کورد وازەحە باش وتومانە حەشدی شەعبی بەشداری ئەو قۆڵانەی ئێمە ناکات و ئەو هێزانی عێراقیش کە ناچارن داوا لە سەرکردایەتی ئێمە بکەن بەشداری بکەن لە قۆڵەکانی ئێمەوە ئەمانە پێیان وتراوە ئەوەندە بەشداری ئەەکەن تاوەکو مووسڵ ئازاد دەکرێت و پاشان ئەرز و ناوچەکانی کوردستان بەجێڵن و دەچنە ناو شاری مووسڵ. ینی تۆ باس لەوە کرد کە پرسی مووسڵ زۆر گەورە کراوە بێگومان پێم وایە ینی لە داهاتوشدا پرسی مووسڵ دەبێتە پرسێکی یەکجار گرنگی میدیاکانی دنیا بێگومان ینی قسەی زۆر هەڵدەگرێت چونکە بەرژەوەندی زۆربەی وڵاتانیش وەکو باسی لەوە دەکرێت لەو ناوچەیەش یەکلایی دەکرێتەوە. دوو پرسیارم ماوە ئەگەر بتوانم لە ماوەی دوو خولەکدا لە جەنابتان وەڵامەکان دەستم کەوێ یەکێکیان ئێستا پێشبینی چەند چەکداری داعش دەکەن لە پارێزگای مووسڵ ئەمە یەکیان دووەم وەڵامی یەکەم پرسیارمان بدەیت. وەڵا کاکامەران دیارە ینی دەستگای ئەمنی هەرێمی کوردستان توانیوێتی زۆر وردەکاری لەسەر ئەوان بزانێەوە بە دەقیق دیارە چەنە بەڵام ڕەنگە بۆ ئەو خەبەرە نەبێەوە بە تاکید ئێمەزانی هێزەکان چەنە وەکیشن ینی ئەو هێزەکە ماوە و کێیە من بۆ خۆم ئەو معلوماتانی کە هەمە هێزێکی تقریبن بەشپرزەیان ئەبینێم و هێزێکن کە بەڕاستی ڕەنگە بەشێکی زۆری خۆکوژەکانیان لەوێ دروست بێتەوە بڵێم ڕقەمێکن کە هێزێکی بێزار ئەبینرێن نەک هەر خۆیان لە خۆیان بێزارن خەڵکی مووسڵ بەکولەن لە سیاست و لە عقلێت و لە بەرنامە و لە نەخشەی ترۆریستان بێزارن. سەرۆکی دەستگای CIA ئەمریکی باسی لەوە کرد کە ینی تەمەنی ئەبوو بەکر بەغدادی و سەرکردەکانی داعش ینی کورد بۆتەوە و لە ماوەیەکی نزیکدا دەستگیری دەکەن لە ناویان دەبن گەشتبینی بەم قسەیە پێدوای سیاسی یانیش لە واقع نزیک بە تاکید کاکامەران ئەگەر جەنابە سیرکە ینی ئەو ئەمەلیانی کە ئەتوانە من بڵێم ئەمەلی بچووک بوون لەو ناوچانە بینیمان وە سوپای ئەمریکا مخابراتی ئەمریکا وەکە بەتایبەتی دەستگای دژە تیرۆری ئەمریکا ئێستا دەتوانێت ینی بەڵێ بە تاکید قەناعەتم وایە نەک یابی کوژنیان بیگرن. زۆر باشە دوا پرسیارم لەسەربوونی هێزی تورکیا لە هەرێمی کوردستان دەبێ حیدەر عەبادی دەڵێ بە هیچ شێوەک هێزی بیانی بەشداری لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ ناکە ئێوە ینی زانیاریتان هەیە ئەردوغان لە کاتێکدا بە ئاشکرا لە ڕێی پەرلەمانی تورکیاوە ینی ڕێگا بە هێزی تورکیا دەدرێت بەشداری لە
لە دەرەوەی سنووری تورکیا لە ئۆپراسسیۆن هەڵ بکەن نوێن کردو پێتان وایە تورکیا بەشداری لەو پرۆسەیەدا بکە؟ وڵا کاکە ئەمەرانجەنە پرسیارێکی لە من کرد لەسەر مووسڵ و وتمان وەکو کاروباری سەربازی ئێمە ئیستعداد و ئامادەیمان کردووە تەنسیقاتێکی باشش لەگەڵ هەم سوپای عێراق و هەم لەگەڵ سوپای ئەمریکا هەیە نەخشەی باش دانراوە بە ئومێدەی کە ئینشەڵا دوای ئازادی مووسڵ کەس لی پەشێمان نەبێتەوە کە شتێکی چاک بواە بەڵام مەسلەی تورکیا ئەوانە بابەتێکن کە بەڕاستی ئەوش پراپەر سیاسیە ڕەنگە ئەو پرسیارە بۆ قیادەی عێراق و بۆ ئەمریکاکە دیارنیە تا دەستێکردنی پرۆسە بۆ قیادی سیاسی ئێمە ینی چۆن ئەبێت بابەتیان کە منویسم قسەی لەسەرکەم کاکەمەران ئەوە کاتمان نەماوە ئەگەر بە کورتی بڵێ زۆر بە کورتی بابەتەکەی دیکە وڵا ئومێدی من ئەو سەردانەی جەنابی سەرۆک و وەفدەکەی کە چۆتە بەغاز زۆر شتی ڕەواند بێتەوە کە هیچ کێشەیەک دروست نەبێ بۆ ئازادی مووسڵ و بەکولەن بۆ ئەو نەخشە سەربازی کە داماناوە هەموو کێشەکان بخێنە دوای ئازادکردنی مووسڵ و ئەو بابەتانەوە ئومێدەکەم مەسلەی ئەو ئیدعای سەربازیانەی کە بڵێن ناحەزانی ڕەنگە بڵێم حیدەر عەبادی بێت ئیدعای دروست بە هێزی پێشمەرگە دەکشێتەوە کاک مەسعود وعدی داوا ئەوە ئێمە ئەوانە بەڕاستی پێمان وایە نێرانی دوورە لە ڕاستی بەڕێز ئەنوەری حاجە عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدا بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.